هەموو بەیانیان و کاتی جەمەکان و کاتی کە نیوەڕۆیان باوی دێتەوە بەتەنە دێتەوە ینی هەموو شتەکان یادگاریم لۆ من زۆر ناخۆشەوە. دایکی مامۆستا هێرش هێشتا چاوەڕێی بەڵێنی کوڕەکەیەتی کە بۆ دوایین جار بە تەلەفۆن قسەی لەگەڵ دەکات و بەڵێنی پێدەدات وەک ڕۆژانی تر بۆ نیوەڕۆ بچێتەوە ماڵ. تەلەفۆنەچکەمان کرد هەری نەگرت خێزانی لەبۆی کردبوو گوتی تی دێمەوە ئێستا سیارەکەم ئاسێ بۆ ناو قەرەباڕی دێنە ئێستا دێمەوە ئیدی هەر ئەوە بوو هەر تەلەفۆنمان کرد کەس سەری نەگرت کاتە کەریان کرد گوتیان بەرنە خەستەخانەی تۆیە و تەواو ئێمەش چین تا فێرش بریندار بوو لەو گۆڕەکەت و ئاگای لە خۆ نەبوو. هێرش عومەر عەلی مامۆستا لە پەیمانگەی کۆمپیوتەری کۆیە لە 6 ساڵی 1970 لە قەزای کۆیە لەدایک بووە بەڵام لە خۆپیشاندانەکانی کۆتا مانگی ساڵی ڕابردوو لە 1912 لە قەزای کۆیە سەر بە پارێزگای هەولێر بە گوللە پێکرا لە 28 هەمان مانگیش پاش نزیکەی دەڕۆژمانەوە لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. لە بەردەم بارەکەی مەڵبەندی چواردەی ڕێخستین کۆیە بریندار کرا گولەیە بەشانی چەپی ئەوەندرا و دوایش ڕەوانی هەولێر کرا بۆ نەخۆشخانەی ئێمەرجنسی. لە سەروبەندی ئەو خۆپیشاندانانەدا ڕەهبەری سەید ئیبراهیم بەرپرسی مەڵبەندی کۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گفتوگۆیەکدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا جگەل لە تۆمەتبارکردنی بزوتنەوەی گۆڕان بەوەی لە پشت ئەو توندوتی ژیانەوەیە هاوکات ڕایگەیان تەقەکان لەناو خۆپیشاندەران خۆیانەوە کراوە نەک لەلایەن پاسەوانەکانی مەڵبەندی حیزبەکەی بەڵام کەسوکاری مامۆستا هێرش بە جۆرێکی دیکە باز لە شێوازی تەقەکردن و چۆنێتی بریندارکردنی کوڕەکەیان دەکەن. زۆر بەڵگەی ڕوون و ئاشکرامان لایە کە چۆن شەهید کرا و ساتی شەهیدبوونی مامۆستا هێرشمان لایە بە بەڵگە و بە ڤیدیۆ و شایدیشمان هەیە بەڵام ئەوە بۆ کاتی پێویستی خۆی ماداناوە چ کاتێک کە پێویست بکات ئەم بەڵگاناکەینە بەردەست. کەسوکاری مامۆستا هێرش سکاڵایان تۆمار کردو و ڕەتی دەکەنەوە بە ڕێگەی ئاشتەوایی کۆمەڵایەتی مافی خۆیان وەربگرنەوە. داوا لە خوای گەورە دەکەم حەقم وەربگری ئینشاءالله دەسدا یاسایی خۆیان بگەن ئەوزە هەر شتە بریت بە قانون و بە یاسا. پێمان خۆشە بە شێوەیەکی یاسایی ئەم کەیسی مامۆستا هێرش ڕێکاری یاسایی خۆی بگرێتەوە لەگەڵەوە شاگەر هاوڵاتی خۆپیشاندەر بە بەردی شێرش بکاتە سەر بارەگا حیزبیەکان چۆن نەبێ بە چەکێک وەڵامی دەنەوە کە ئەو جۆرە چەکە تەنها بەرامبەر داعش بەکاردێن. باوکیشی کە هێشتا ئازاری سووتانی جەرگی دەیسووتێنێت لە دوجار داتوانی چەند قسەیەک بکات. ئینشاءالله ئەوانەی کە ئەو زوڵمەیان لێکردیا خودای گەورە ئینشاءالله زۆریان نەماوە. هەندێک جار خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی خەڵک بۆ داواکردنی موچە و خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستاندا توندوتیژی لەکەوتوتەوە بە جۆرێک سەرەڕای تۆمەتبارکردنی حیزبەکان بەوەی هەرێکان ئاڕاستەی خۆپیشاندەران دەکەن یان دەست لە پشت ئەو خۆپیشاندانانەوە هەیە چەندین هاوڵاتی بەتەقەی هێزە ئەمنی و چەکداران و پاسەوانانی شوێنە حیزبیەکان بریندار بوون یاخود ژیانیان لەدەستداوە. ژیار محەممەد دەنگی ئەمریکا.